سڵاوتان لێبێ. پارتی دیموکراتی کوردستان بە لیستێکی جیا بەشداری کردووە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بڕیارە 18 کانون یەکەمی ئەم ساڵ بەڕێوە بچێت. پارتی لە نێو لیستەکەی چەند حزبولایەنێک بەشداریان کردووە و کاندیدیان هەیە. لەو هێزانە حزبی ئیسلامی عراقیە کە کاندیدێکیان لە نێو لیستەکەی پارتی هەیە. من گفتوگۆ لەگەڵ میوانەکەمەکەم کە کاک حاجی خالید مەولوودە کاندیدی لیستی پارتیە و نوێنەری حزبی ئیسلامی عراقیشە لە هەمان کاتدا. کاک حاجی زۆر سپاس بەو دەرفەتە. سپاسی ئێواکەم، سپاسی ستافی کەی 24ەکەم کە دائیمەن کارەکانیان زۆر بە خۆنەویستانە و ماندوو نەناسانە ئیشەکەن هەر سەرکەوتوو بن. سپاس بۆ جەنابەت. یعنی پرسیارێکە گە بکرێت لە سەرەتایە چی قەناعەتێک لایەوە وای کرد دروست بوو کە تەحالف لەگە پارتیە بکەن و بێنە نێو لیستەکەی پارتی و بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بەڵێ ئێمە بە دڵنیاییەوە ئەو بارودۆخەی کە دروست بوو لە دوای 16 ئۆکتۆبەر کە ڕووی لە کەرکووک کرد ئەو هاوسەنگی هێز کە لە ناو کەرکووکان نەماوە و بۆ دووبارە بوونەوەی هاوسەنگی هێز لە ناو کەرکووک و بۆ ئەوەی هێزە سیاسیەکان ڕۆڵی خۆیان ببینن کە ئەن هەڵبژاردننی 18 مانگ کە دەست پێ ئەکا و هەڵمەتەکەی وا دەستی پێ کردووە. ئێمە کاتێک لە مەرحەلەی وتوبێ وێژ بووین لەگەڵ لایەنەکان کاتێک بەرنامەی پارتی دیموکراتی کوردستانمان بینی ئەو بەرنامە ئینتیخابیەکەوە ئامادەی کردبوو بۆ هەڵبژاردن ئێمە بینیمان زۆر نزیکە لە ئەو بیر و بۆچوونانەی کە ئێمە وەک حزبی ئیسلامی عێراقی کە خاڵی بەهێز و گرنگی تایە کە بە قەناعەتی ئێمە ئەو بەرنمەیە سوودێکی زۆر بە هاوڵاتیان و دانیشتوانی شاری کەرکووکەکە ئەو قەناعەتە دروست بوو و ئێمە بە قەناعەتێکی تەواو کە لەگەڵ ئەم لیستە بەشدار بووینە و ئومێدێکی زۆرمان هەیە ئەم لیستە دەنگێکی زۆر بێنێ شایستە بە پێگە و بە قورسایی خۆی بێ بۆ ئەوەی بتوانین خزمەت بکەین و ئەو خاڵانێک کە لە ناو ئەو بەرنمەیە بۆ نمونە یەکێک لەو خاڵە بەهێزانە بابەتی ئاشتی و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن کە ئەمە بە دڵنیایی ئەمە خاڵێکی زۆر بەهێزە و حاجەتێکی زەرورەتی شاری کەرکووکە و بۆ ئایندە دەبێ ئیشی لەسەر بکرێت. کاک حاجی ینی ئێوەک حزبی ئیسلامی ئەتانتوانی ینی بۆ نمونە لە دەرەوەی پارتیش لیستان هەبێ بەڵام کە نەتان بووە پاڵنەرێکەیە لەوەی کە نەتانویستوە دەنگی کورد بفەوتێ لەم لیستەیە. بە دڵنیایی ئێمە وەک یاسای مفەوەزیە و کۆمیسیۆن کە دایناوە هەموو پارتێک هەموو لایەنێک ئازادە چۆن بەشداری لەم هەڵبژاردنە بکە. ئێمە بەپێی ئەوەی کەوایەکێک لەو هێزە سەرەکیانی کە ناو شاری کەرکووکە پارتیە بۆ ئەوەی ئێمە کاتێک بە مەبەستی ئەوەی سەرخستنی چونکە زۆری ئەندامانی پارتەکەی ئێمەش لە کوردن و لەلایەنگرانی میلەتی خۆمانن بۆ ئەوەی ئێمە کاتێک بەشدارە بین بەشدارێکی کارا عەرەبستان هەیە و تورکمانشمان دەنگەدەن بە دڵنیاییەوە ئەو جیاوازیەی کە هەیە ئەو عەرەبانی لەگەڵ ئێمن عەرەبێکی شۆڤێنی نین و ئەو تورکمانانی کە لەگەڵ ئێمن تورکمانێکی تۆڕانی نین کە بیر و بۆچوونیان زۆر لەزەر لە ئێمەوە نزیکە و کەسانێکی ڕەسەنی ئەم شارن شاری کەرکووک بە دڵنیایەوە دەنگی ئەوان بۆ ئێمەیە و ئێمە بەردەوام سەردانیمان هەیە و لە چەند ڕۆژی داهاتوش سەردانی ترمانە بێ بۆ ئەو لایەنانە و ئەو کەسایەتیانە کە پاڵپشتی ئێمە ئەبن ئەمە وای کرد لە ئێمە کە بلەم لیستە بەشدار بین و بە ئومێدی سەرکەوتنێکی گەورە. بەرنامەی خۆت چیە بۆ هەڵبژاردن ینی بۆ ئەوەی کە لە ئەنجومەنی پارێزگاگەن ئێمە کا هەر کاتێک باسی بەرنامە ئەکرێ دەبێ ئەو بەرنمەیە هەڵقوڵاوی ئەو دەسەڵاتەیەکەوە یاسا و قانون دایناوە بۆ ئەندامی مەجلیسی محافەظە. من نابێ ئەمڕۆ خەیاڵێکی زۆر بلێم شتێکی زۆر بلێم کە واقعانە نەبێ چونکە هەر بەرنمەیەک هەر پرۆژەیەک دەبێ واقعیت بەخۆیەوە ببینێ. ئێمە بەرنمەکەمان هەڵقوڵاوە لەو دەسەڵاتانەی کەوا یاسا دیاری کردووە بۆ عوڵی مەجلیسی محافەظە بریتە لەوەی کەوا ئێمە کاری سەرەکیمان و ڕۆڵی سەرەکیمان لە هەڵبژاردننی پارێزگا ئەبێ و ئەو کاتە ئێمە دەبێ هەوڵدەین ئەمە مافێکی کووردە کار بۆ ئەوە بکەین پارێزگارێکی کورد دڵسۆز خەمخۆر هەڵبژێرین. دوای ئەوە ستافێکی ئیدارەیەکی مەحەلی لەو بەڕێبەڕێ گشتیانە مدیر عامەکان لەگەڵ ئەجیزەی ئەمنی کە ئێمە ستافێکی دڵسۆز و خەمخۆر هەڵبژێرین و لە ڕووی ئەجیزەی ئەمنی کەوا زۆر بابەتێکە گرینگە کەسێک بن
ئێمە ماڵ و گیانی خۆمان پێیان بسمێرین بە ئەمانەتەوە ئەوان پارێزگاری لێ بکەن و دوا بە دوای ئەوەش ئێمە کەسێک بین چاودێرێکی چاک و متابعەیەکی جوانی ئەدای ئەم حکوومە مەحەلیە بکەین کە ئێمە ڕاستگۆ بین. ئەوەی گرینگە ڕاستگۆییە، خەڵکی بێزار بووە، خەڵکی بێتاقەت بووە. ئەوانەی پێش ئێمە کە بەداخەوە ئەیلێم میراتیەکی قورسیان بەجێ هێشتووە بۆ هەر بەرپرسێک هەر کەسێک داوای پۆستێک بکە، بەڵام ئێمە ئەو متمانەی لە خۆمانە ئابینین ئەمانەتێک بکەوێتە سەرشانمان بە جوانی ئەدایی بکەین. ئێمە لەوە ئەیبینین ڕاستگۆیی و خەمخۆری و بەڵێنی گەورە نادەین بە پێی دەسەڵاتەکانمان کارەکەین. پرسیاری کۆتایی زۆر کورتش ئەگەر وەڵام بێتەوە زۆر سپاس دەکەم. ئێوە ئەگەر بوون بە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەر لە نێو لیستی پارتیە مێننەوە لە ئەنجومەنی پارێزگایانە و کاتە لیستێکی جیاوازتانە بە بەناو حزبی ئیسلامی عراقی لە ئەنجومەنی پارێزگای. بە دڵنیاییەوە ئێمە ئێستا کاندیدین لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان و ئەمێنینەوە لە ناو ئەو لیستە و بە قەناعەتێکی تەواو و ئێمە پەیوەندیەکی ئیستراتیجیمان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە قۆناغەکانی تر کەوا ڕوبەڕووی شارەکەمان ئەبێتەوە ئێمە کاری چاک و باشەکەین بۆ شارەکەمان. زۆر سپاس بۆ ئێوەش سەرچاو. زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەری ئەم گفتوگۆیە بوون.